بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت. بینەرە ئازیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی ئازیز ئەگەینەوە. ئەم جارەیان تەقە لە دەرگای ماڵی مردنە دەین. هەر مرۆڤێک کە دێتە ژیانەوە زۆریان کەم دەژی پرۆسەیەک یەخەی دەگرێ، ئەویش مردنە. پرۆسەیەکی زۆر ئاڵۆز، پرسیاری زۆر هەڵدەگرێت و لە بەرامبەریدا دەستەوەستانین. خی گەورە لە قورئانی پیرۆزدا دەربارەی ئەم پرۆسەیە زۆر بەرفراوان لە ئاەتە پیرۆزەکانی قورئاندا باسی کردووە. ئێمە دەچینە خزمەتی باسکردنی ئەم بابەتە گرنگە، بزانین مرۆڤەکان چۆن ڕوبەڕووی مردن ئەبنەوە، چۆن ئەچن ناو ئەم پرۆسەیە و دوایی سەرنجام و چارەنووسازیان چۆن دەبێ. ئایا کەسانێک هەن بتوانن ڕوبەڕووی مردن ببنەوە یاخود لەبەری هەڵبێن؟ تێکڕای وەڵامی ئەم پرسیارانە و دەیان پرسیاری تر لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا دکتۆر تاها زەڵمی، پێشنێژ و تارخەنی مزگەوتی شەیدان لە سلێمانی، و لەگەڵ ئەو دەستە قوتابیە بەڕێزەی کە لێرە ئامادەن دەردەشە و گفتوگویەکی فراوانی لەسەرەکەین. لەگەڵمان بن. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ جەنابی مامۆستا. سڵاو لە ئێوەی بەڕێز. خۆشحاڵین بۆ جارێکی تر لە خزمەتتا لە بەرنامەی نیهانی قورئان دەبین. خوا بەخێر بێن، سەر و سەرچاو. ئێوەش بەخێر بێن، زۆر خۆشحاڵین بە تەشریفێنانتان. خوا بەخێر بێن. مامۆستای بەڕێز، وەک لە پێشەکییا باسمان کرد باسی مردنەکەی. خی گەورە لە قورئانی پیرۆزدا چۆن باسی مردن بۆ بەندەکانیەکە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام والبركات على سيدنا رسول الله. سپاس بۆ ئێوە، سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە لە هەر کوێ هەن. دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێ یەکەم. ئەمە یەکێکە لەو بەرنامانەی کە ضرورەتی خۆی هەیە دەستبردنە بۆ جەوهەری شتەکان لە ڕوانگەی سەرچاوە ڕەسەنەکەی خۆیانەوە کە قورئانی پیرۆزە. وەستان لە خزمەتی قورئان لە بەردەم ئاەتەکان تام و چێژی خۆی هەیە، گرنگی و بایەقی خۆشی هەیە. بابەتی مردن لە پرسی مردن لە قۆڵترین ئەو جەدەل و پرسیارانەیە کە لە مێژووە هەتا ئەمڕۆ مرۆڤایەتی بە خۆیەوە سەرقاڵ کردووە. لێرە و لەوێ لای فەیلسوفەکان، لای بیریارە مەزنەکان، لای کۆی مرۆڤەکان مردن پرسیاری زۆری هەڵگرتووە. حەزارەتی وا هەبووە ئینکاری مردنی کردووە. حەزارەتی وا هەبووە هەوڵی پەردەپۆشکردن و شاردنەوەی ڕاستی مردنیاوە. هەر کەسە یا هەر حەزارەتێک یا هەر جیلێک لە سەردەمێکە بە جۆرێ لە جۆرەکان ڕوبەڕووی ئەم پرسە بوونەتەوە. دوایش مردن هەموویانی قوددا، هەمووی ڕاپێچ کردووە. ئەوەی کە زۆر گرنگە قورئانی پیرۆز ئەم پرسە ئاڵۆزە، ئەم بابەتە پرسیار لەسرە جددیە قوڵە بە شێوەیەکی زۆر ڕەوان، ڕۆشن، بێ پێچ و پەنا عەرزەکە. لەوێوە مرۆڤ ئاراستە ئەکا بۆ تێگەیشتنی دروست لەگەڵ ئەم پرسە و بۆ مامەڵەکردنی دروست لەگەڵ پرسی مردن. مردن ئەگەر لای کەسانێک بابەتێک بێبریتی بە لە فەنا و تیاچوون، ئەوە بێگومان لە تێگەیشتنی ئێمەیان مردن فەنا و تیاچوون نییە. ئیسلام ئەو هەڵەیەمان بۆ ڕاستەکاتەوە. طبعاً ئاینی بەرزی ئیسلام بۆچی هاتووە؟ هاتووە بۆ دووشت. یەکەمیان تەئسیس، دووەمیان تەصحیح. تەئسیس چاندن و بنیاتنان و دروستکردنی شتانێک کە ژیانێکی شەرەفمەندانە پێویستی پێیەتی، هیدایەت پێویستی پێیەتی، بەڵام لای مرۆڤەکان نییە. ئیسلام دروستیەکە وەک قیەم و بەهاکان، وەک جوانیەکانی ژیان، وەک هونەری هەڵسوکەوتکردن، چۆنیەتی گەڕان بە دوای بەدەستێنانی ئاستێکی بەرز لە ژیانێکی شکۆمەندانە.
تەصحیح بۆ ڕاستکردنەوەی ئەو تێگەیشتنە هەڵە و چەوتانەی کە هەمانە دەربارەی هەر پرسێکی چارەنووساس سەبارەت بە ژیان و مردن. ئاینی بەرزی ئیسلام لەسەر ئەم دوو ئاستە لەسەر ئەم دوو ڕەهەندە بەردەوام پەیامەکانی خۆی ئاراستی کۆمەلگاکە کە مردن یەکێک بوو لەوانەیە تێگەیشتنانی لێرەوە ئەم سەردەمە کێشەی چییە؟ کێشەی ئەم سەردەمە ئەوەیە کە بەڕاستی ئیمانمان هەیە بە مردن لە ڕووی بیر و باوەڕ و عەقیدەوە لە وەعز و ئامۆژگاریەکانیشمانە باسی یەکەین بەڵام لە سلووک و هەڵسوکەوتی ڕۆژانەمانە حزوری نییە حسابی بۆ ناکەین حسابی بۆ ناکەین ئەمە گرێکوێرەی بابەتەکەیە ئیمان پێبوون هەموو شتێک نییە بەشێکە لە پرۆسەکە بەڵێ وای باسکردن لەبارەی ئەو بابەتەوە هەموو شتێک نییە بەشێکە لە بابەتەکە دوجار ئەمانە هێشتا مقدماتن بۆ نەتیجەیەک ئیمان مقدمەیە بۆ نەتیجەیەک نەتیجەکە چییە؟ ڕنگدانەوەی شوێنەواری ئیمانە لەسەر هەڵسوکەوتی ئینسان لە کردەوەی ڕۆژانەیە ئیمانمان هەیە بە مردن لە باس و خواسەکانیشمانە باس کراوە بەڵام ئایا چەندە لە ژیانمانە ڕەنگی یاوەتەوە ئێمە لەسەر ئەوە مامەڵەمان لەگەڵە کرێ بۆیە یەکێ لە گەورە زانایانی سەردەم مالیک بن نەبی ئەڵێ کێشەی مرۆڤی هاوچەرخ ئەوەیە وا ئەژی کە ئەنەما مردنێک لە ئارادا نییە حسابێکی بۆ ناکە بە جۆرێک کە بوونی تێگەیشتنی دروست و حزوری ئەم بابەتە لای تاک لای کۆمەڵگە یەکسانە بە زیندوێتی یەکسانە بە بوژانەوە یەکسانە بە حرەکەتی دروست بەڵام غایبوونی باسی مردن یەکسانە بە فەساد و وێرانی ڕەنگە ئەم بابەتە سیر بێ بەلای بەڕێستانەوە مردن نیشانە و عینوانە بۆ ژیان یعنی چی؟ ژیانی حەقیقی لە گەیشتنی مرۆڤە بە ترۆپکی شکۆمەندی ئەمەش لە سایه چیەوەیە؟ لە سایه قیم و بەهاکانەوەیە مردن مانا بە قیەمەکانەدا ئەبێ مردن بکەینە هۆکاری جوانکردنی ژیان کاتێ مردن لای تاکی مسلمان لای من لای بەڕێزت حزوری هەیە ئیتر ئێمە خراپە ناکەین ئیتر ئێمە هەڵە ناکەین ئیتر ئێمە ئازاری کەس نادەین ستەم ناکەین سنوور نابەزێنین ئەم حزورە بووە هۆی چاکبوونی من جوانبوونی ژیان کاتێک ئەم حزورە ئەم مردنە حزوری نییە من بیرم لای مردن نییە ئەو کاتە کێشەم نییە چیەکەم و چی ناکەم کەواتە بە مردن ژیان جوانەکەین ئالێرەوەی مردن بابەتێکی سلبی نییە یان بابەتی مردن ئەوە نییە مردن هیچ کات سلبی نییە تێگەیشتنی سلبی بۆ مردن سلبی پیشانەیە و عەرزیەکە ئێمە لە کوێوە دەست پێ بکەین هەڵەکانی تێگەیشتن و ناخمان ڕاستکەینەوە اینجا لە واقع ئاژیانمان ڕاستە بێتەوە لاڵقەیەکی ڕابردووی ئەم بەرنامەیە باسی نەفسمان کرد بۆی بزانین مردن چییە ئەمە کەین دەستپێکی ئەم بابەتە فرە ڕەهەندە باش وتمان ڕۆحێ لە بەرزی و ئاسمانەوە هات جەستەیەک لە نزمی و ئەرزەوە هات لەم نێوەندەدا یەکیان گرت ناو نران نەفس یەکگرتنی ڕۆح و جەستە ژیانی دروست کرد ئەی مردن چییە؟ جابوونەوەی ڕۆح و جەستەیە نەک تیاچوونی ڕۆحی کۆتایی هاتنی ئەم پرۆسەیە گرتنەیە ئەم مەجلیسە مبارەکە کە تەواو بووین چیەکەین هەر کەس چێتەوە ماڵی خۆی کە پرۆسەی ژیان تەواو بوو ئەم دوانە جیابنەوە هەر کەس بۆ ماڵی خۆی ڕۆح ئەچێتەوە بۆ بەرزی و ئاسمان لە شش ئەبینەوە بەناو ئەو خاکەی کە لەوێ دروست بووە لێرەوە مردن بریتی نییە لە فەوتان و تیاچوون بریتە لە نەقڵبوون و گواستنەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر حتا یەکێ لە زانایان پێم وایە مامۆستا سەعید نورسیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ مرۆڤ کاتێکە لە سکی دایکایەتی عالمێکە ئەو چەند مانگە لەو دۆخەیە ئامێنێتەوە دوایی لە دایکە بێتە ئەم ژیانە ئایا بەجێهێشتنی قۆناغی ڕەحەم کە لە سکی دایکایەتی فەوتان و تیاچوون بوو یا دەستپێکی ژیانێکی فراوانتر بوو بەجێهێشتنی ڕەحمی دایک سەرەتایەک بوو بۆ ژیان ئەڵێ بە هەمان پێوەر بەجێهێشتنی ئەم دنیاە فەوتان و تیاچوون نییە سەرەتایە بۆ کردنەوەی دەواازە بە ڕووی ژیانێکی فراوانتر تەنانەت ئەفەرمێ
ڕەحەمی ئافرەتێک چەند بچووکە لە چاو ئەم دنیا بەرینەیە، ئەم دنیایش ئەوەندە بچووکە لە چاو عالەمی ئەو دوی مردنە. بۆ ئێمە وردە وردە بەرەو کەماڵەچین لە بچووکەوە بۆ گەورە و بۆ گەورەتر. ینی بە جۆرێک لە جۆرەکان جەناوی مامۆستا بۆەوەی بژین پێویستە بمرین. زۆر جوانە. مردن نەقڵبوون و گواستنەوەیە، ئاماژەیە بە کامڵبوون. بۆچی وەفات بەکار هاتووە بۆ مردن؟ ئەزانانی وەفاتیان چی؟ الله يتوفى الأنفس حين موتها. الوفاة التوفى يعني چی؟ يعني وەرگرتن شتێ بە کامڵی. تۆ میوەیە کاتێ لە دارێ لەکەیتەوە بە تەواوی پێگەیشت بێ. ئەم ئینسانە کامڵ بووە، ڕزقی ژیانی قۆناغی تەمەنی پێگەیشتووە، خوا ئەوەندەی بۆ نووسیوە، ئەوەندەش بۆ ئەو بەسە. وا وێنای بکەین ئێمە لە نەقلیاتێکین، ئۆتۆمبیلێک هەیە سەر ئەکەوین ئەمانەیە بمان بۆ ئەو جێگایی ئەمانەوێ. ئەم ئۆتۆمبیلە لە شاری سلێمانی بەڕێەکەوێ بەرەو شاری هەولێر، ئەمانە هەموو سەرکەوتوین. یەکێکمان کار و مەبەستەکەی ئەوەیە لە تەکیە دابەزێ، چونکە ماڵی لەوەیە. ئایا ئەم کەسە ئەگەر داینە بەزێنین بیبین بۆ چەمچەماڵ خزمەتمان پێکردووە یا زیانمان پێگەیاندووە؟ زیانمان پێگەیاندووە. بۆ چونکە ئەو مەبەستی ئەو بۆی هاتبوو ئەبواە زووتر دابەزایە. هەر کەس لە کاتی خۆیان ئەمرێ یعنی دائەبەزێ لەو شوێنەی کە پێویستە تایە دابەزێ، زیاتر بۆ ئەو زیانی هەیە بۆ ئەو، چونکە بە کاتێکی سەرفکە تا ئەگەڕێتەوە جگە لە زەحمەت و ماندوو بوون. هەمومان سواری شەمەندەفەری ژیان بووین، هەر کاممان لە وێستگەیەک دابەزین کۆتایی ئەم قۆناغەیە لە ژیان. زۆر باشە مامۆستا پێم خۆشە هەر لەناو ئاەتەکانی قورئانە ئەوە گشتێکی خێرا بکەین، چونکە ماشەڵڵا زۆرن. با لەوەوە دەست پێ بکەین کە خۆی گەورە فەرمێ كل نفس ذائقة الموت. من لەمێ بپرسم ئەو نەفسانەی کە هەنوو خۆی گەورە باسیەوەکە بە تەئکید ئەمرن ڕۆژێک دێ بمرن، تیاندا هەیە ئینکاری مردن بکە؟ ئەوە خۆی گەورە تەئکید لەسەری بەڵێ هەیە. من لە زەمانی خۆمانە بەڵێ کەسێکم ئەناسی بڕای بە مردن نەبوو. ئەو ڕۆژە ئەمە باوەکو خۆی شتەکە بڵێ تەلاقی خستو من نامرم، ئەو ڕۆژە مرد. ئەمە ینی واقعە نە حەکایەتی خەڵکی بۆ بجەڕمەوە، واقعە خۆت بینی ناکرێت ناوی شوێن بێت هەر بۆ گەیشتنی مەفهوم و تێگەیشتنەکە. باشە بەڵێ مرۆڤ ئینکاری لە حەقایقەکە، مردنێکێکە لە حەقەتەکان. مرۆڤ نکولیەکە لە بوونی خوا، مرۆڤ نکولیەکە لە قیامەت و زیندووبوونەوە، مرۆڤ نکولیەکە لە ڕاستی، ئێم مردنێکێک لە ڕاستیەکان. وجاءت سكرة الموت بالحق. خوا حقه، خلق آسمان و زەوی چییە؟ بالحق. قورآن وبالحق أنزلناه وبالحق نزل. قورآن حقه، خەڵک نکولی لێکە. دوایەوە ئیمانش حقه، مردنش حقه. ئەم حەقانە هەموو پێکەوە منزومەیەکی پێکەوە پێوەستن. بەڵێ هەیە کاری لێکا، بەدەوایەتە وەک بڵێ دەرگا بەڕووی بابەتێکی زۆر گەورەیە ئەکاتەوە. كل نفس ذائقة الموت. والنقطة خاتە سەر پیتەوە. ناڵێ كل نفس ستموت ذائقة، حتى نافرمي سيذوقوا بفعل مضارع. ذائقة باسم فاعل، فعل ئەکرێ ڕوو بدا و ڕوو نەدا، بەڵام کە ئیسم بوو چەسپاوە بووە لێ بووەتەوە. اینجا ذائقە ومانە چەشتنە. پێمانەڵێ مردن وەک ژیان ئەبێ ممارەسە بکرێ، مردن ئەبێ بچێژرێ، ئەبێ تام بکرێ، نەک فەرز بکرێ بەسەرمانە. کێن ئەوانەی ئەتوانن بە گەورەی بمرن؟ ئەوانەی کە ئەتوانن بە گەورەی بژین. کێن ئەوانەی ئەتوانن مانا و جوانی بە مردن ببەخشن؟ ئەوانەی کە مانا و جوانیان بە ژیان بەخشیوە. هەر ژیانمان لە قورئانە شەهید تەنیا بەو کەسە ناوترێ کە لە پێناوی خوددایە ئەکوژرێ و ئەڕوا. ئەوەش کە لەسەر منهەجی خوا ئەژی شەهیدە. یعنی چی؟ یعنی حاضرە، یعنی ئەم دینە، ئەم جوانیە، ئەم ئیمانە، ئەم تێگەیشتن لە ژیانی ئەمە حضوری هەیە. مردن ئەبێ بچێژرێ. كل نفس ذائقة الموت. ئەم ذائقەیە چییە؟ ئەم ذائقەیە چەشتنێکە
بە معنای لەگەڵا ژیان، بە معنای ئەزمونکردن، بە معنای هەست پێکردن و لە نزیکەوە دەست و پەنجە لەگەڵ نەرمکردن. ئەبێ مردن ئاوا سێر بکەین، مردن بکەینە بابەت و وێستگەیەک بۆ گەورەتر بوون، بۆ هەنگاولان بەرەو باڵابوون، بۆ گەیشتن بە ئاواتەکان. ئێمە لە ڕووی ئەدەبیاتی دینیەوە بەم قەناعەتە گەیشتوین. یەک، مردن فەوتان و تیاچوون نییە. دوو، مردن گواستنەوە و بڕینی قۆناغە، لە ئاستەکەەوە ئەچین بۆ بە ئاستێکی تر. سێمیان، مردن لای ئێمە خاڵی کۆتایی ژیانی دنیامانە، ئەوەی هات ئەبێ بڕوات، هەرچی سەرەتای هەبوو ئەبێ کۆتاییشی هەبێ، هەرچی سەرەتای هەبوو ئەبێ کۆتاییشی هەبێ. لەبەرەوە کل نەفسین زائقة الموت، ناڵێ هەموو ئینسانێکیش. زۆر باشە، من ویستم ئەم پرسیار بکەم، بەس ئەم پرسیارە تریان نەخەمە پێش ئەوە. کەسێک هەیە بتوانێ یا بیەوێ لە مردن ڕابکە و هەڵبێ؟ چونکە خۆی گەورە لە ئاەتێکا بزانم باسی ئەوانە ئەکا کەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان لە مردن ڕابکە. هەمومان ڕاکەن لە مردن. چۆن؟ ئیمانیشمان پێیەتی؟ بەڵێ، قل إن الموت الذي تفرون منه، أو مەرگەی کە ئێوە تفرون أنتم ئێوە هەمووتان لێ ڕائەکەن، فإنه ملاقيكم. لقا چییە؟ ئەم بەرنامەیە من لەگەڵ جەناب تا جێبەجێکەین، ئەمە بەرنامە پێ لقا بۆ چووکە ڕوو بەڕووە بە یەکگەیشتنە، وایە؟ ئەو مەرگەی تۆ لێ ڕاکە. تەمە ڕاکردن چۆنە؟ ڕاکردن بە پێچەوانەی ئاراستەی ئەو شتەوەیە کە لی ئەترسی. ئەگەر مەترسیەک لێرا بێ ئێمە ئاواوە ڕائەکەین، وایە؟ ینی بە هەمان ئاراستەیە بە پێچەوانی ئاراست ئەو لێرەیە تو بۆی لێ دوورکەویتەوە. بڵێ، قل إن الموت الذي أو مردني كا تفرون منه إيوة لي راءكن فإنه ملاقيكم نالا يتابعكم اللي ببيرتانا وديت يعني تنازلي بوشي راكي أو روبروا جا تفرون فعلا بو حركة واستمراريته، يعني إيوي مروف بردوام أتانا ولا مردن راكن بلام مردن بجيجيري بردوام لبرمت على وسطاو نا لە پشتانەوەی دواتانەکەوێ. ملاقیکم، بەڵێ ئینسان لە مردن ڕاکە بۆ ژیانی خۆشەوێ. بیر و باوەڕ هێشتا نەبووەتە مایی هەموو جوڵەیەکی، بە تەواوی بە هەموو جمگەکانی ژیانیان شۆڕ نەبووەتەوە، ڕەنگ ڕێژی ئەو قەناعەتە نەبووە. وەکو سەید قوتب بە ڕەحمەت بێ کاتێک کە ئەیبن بۆ پەتی سێدارە خۆی جوان کردووە پێ ئەکەنێ بە ڕوویەکی، یان ئینسان تەزویە بە لە شاوێنە ئەو وێنای و حاڵەتە بکە. لێ پرسن و تۆزانی بۆ کوێتە بن ئەم پێکەنین و خۆشیە لە پاچی؟ وتی بەوە فدەچم بۆ لای خۆ، نابێت جوان بم. تێگەیشتن لە مردن لای ئینسان شیرینەکە. هەڵە تێگەیشتن لە مردن بە فەوتان زانینی مردن، بە تیاچوون سێرکردنی مردن لای ئینسانە کاتە دڕندا ئینسان لێ ڕابکە. لەبەرەوە ئەم تەرحی ئیسلامیکە تەرحێکی ڕوونە. مەسە بەشێکیشی لەوە سەرچاوی نەگرتووە کە خەڵکانێک ئەسڵەن نازانن لە مردنە، لە پرسی مردنە بۆ کوێچن، لەو دی و مردنەوە چی هەیە چی نییە نازانن، لەبەرەوە لێ ڕاکە. بەشێکی لەوانەیە خەتای خطابی ئێمە. بەڵێ، مامۆستایانی خەڵکمان ترساندۆ بە عەزابی قەبر، بە مارەکانی، بە ئاگرەکەی، بە سزاکەی لە کاتێکە ئەسڵی بوونی عەزابی قەبر بابەتێکی متتەفەق عەلەیهی نییە، بابەتێکی مختەلەف فیهە، جێگەی مشتومڕی زانایانە. بڵێ، ئێرە ئەم بابەتە جێگەی یەکلایکردنەوەی ئەو پرسە مشتومڕ لەسەرە نییە. وایە بە بۆچوونی ئەو زانە پایە بەرزانش کە فەرموویانە عەزابی قەبر هەیە بۆ کێیە؟ بۆچەکە ئیمانی نەبێ. ئێمن کە ئیمانم هەیەتر لە چی بترسم؟ بۆ بترسی؟ باشە من لە زیندانی ئازاد بکرێم بۆ توێچم ئەچمەوە بۆ لای کەسوکارم. آخر ئەبێ معقولە کەسێ دەرگای زیندانی لێ بکەنەوە بترسێ؟ فعلا ئێمە دەرگای زیندارمان لێکراوەتەوە کە ئەمرین. ڕوحمان لە زیندانی جەستەمان ڕزگارە بێ.
دنیا محدودیەتە هەر بەڕاست مامۆستا ئەم تێگەیشتنە لای ئینسان چۆنی توانێت دروست ببێ لەوەی کە تۆ مەسەرەن مردن کردنەوەی دەرگای زیندانە زیندان بەو ناخۆشیە ینی چۆن ئێمە لە ژیانە هەستمان هەیە چی تەحەکومەکە لەسەر ژیانی من و تۆ هەستەکانی ئێمە لە ژێر کاریگەری و هەژمونی بینین و بیستن و تامکردن و بۆنکردن و بەرکەوتنین ئەمە هەستەکانی ئێمن ئەمانە هەمویان سنووردارن ئێمەش ئاواتی گەورە گەورەمان هەیە ئاواتەکانی ئێمە بێ سنوورن لە دەرەوەی سنوورەکانەوەن کەواتە ئەم ژیانە بۆ ئێمە زیندانە وەک ئەوەی کەسێ حەزی لە گەشتی وڵاتان بێ و بەڵام لە زیندانیش بێ کەسێک حەزی لە گەشتی وڵاتانە و بەڵام پاسپۆرتیشی نییە ئەمە هەر حەز و خولیایەکە سنوور نایەڵێ ئەم ئەو حەزی تەحقیقا ژیانی دنیا ڕێگرە لە بەردەم گەیشتنی ئینسان بە ئاواتە گەورەکانی بە خێرایی یەکشت لەسەر ئەم بابەتە بڵێم هەوڵی ئینسان بۆ چییە؟ بۆ گەیشتنە بە چێژ و خۆشی علم و معریفە و شەهادە پلە و پایە و مەنسەب و مەقام شۆرەت و ناوبانگ و بە ئەستێرەبوون و ژمارەبوون لە دنیاە ماڵ و سامان هەمووی بۆ چێژ و خۆشیە ئێتە چێژەکە یا مادی یا معنەویە ئایا لە ژیانی دنیا کەماڵی چێش ئینسان ئەگا بە کەماڵی چێش ئینسان سێ قۆناغی هەیە لە دنیاە قۆناغی مناڵی هەیە قۆناغی گەنجی هەیە قۆناغی پیری هەیە زیاتر هەیە ئەم سیانەیە ئەم وەرگرتنی چێژ و خۆشی سێپایی هەیە وەک مرۆڤ سێ قۆناغی هەیە گەشتن بە چێژی کەماڵ بە کەماڵی چێش سێپایە پێویستە یەکەمیان ئەبێ کاتی هەبێ دۆمیان ئەبێ ماڵی هەبێ سێمیان ئەبێ تەندروستی و هەبێ بەم سیانە نەبێ تۆ ناگەی بە کەماڵی چێش ئادەی با داوەتی خۆشتنی خواردن بکەن ئەگەر نەخۆشبی تامی نییە وانە ئەگەر کاتی نەبێ ئەگەر چی ئەگەر چی دەی لێرەوە لە قۆناغی مناڵیە کاتمان هەیە و لەشی ساغیشمانەیە بەڵام ماڵمان نییە لە قۆناغی گەنجیە ماڵیشمان هەیە و لەشی ساغیشمانەیە بەڵام کاتمان نییە زۆر مەژوڵین لە قۆناغی پیریە ماڵمان هەیە و کاتمان هەیە بەڵام لەشی ساغمان نییە کەواتە لە هەر قۆناغێکە شتێکمان نوقسانە ئەی ئەم چێژە حەقیقیە لەکوایە لە قیامەتایە زانایەگە فەرمێ ئینسان لە سکی دایکایەتی چاوی هەیە گوێی هەیە دەستی هەیە قاچی هەیە بەڵام پێویستی بێ چامیشان نییە قۆناغی سکی دایک ئەم ئەندامانەی بۆ بەکار نایە وایە ئەی خوا بۆچی دروستی کردووە قۆناغێکی دواتر هەیە پێویستی پێێتی دێتە دنیا ئێم خولیا و حەزانەی ئێمە حەزمان لە نمریە حەزمان لە جوانی مطلق و ڕەها و بێسنوورە حەزمان لە زانستی ڕەها و بێسنوورە حەزمان لە هەرچی شتە خۆ ئەم حەزەی بۆ لە ناخیم نادروست کردووە بۆ قۆناغی دواتر لە بەهەشتا ئەگەینە مطلقی شتەکان علم بێسنوورە جەمال و جوانی بێسنوورە سەعادەت و بەختەوەری و ئارامشی دەروون بێسنوورە چێژ و وەرگرتنی خۆشیەکان بێسنوورە بۆیە مردن ئێمە ئەگوێزێتەوە بۆ ئەو قۆناغی کامل بوونە چۆنە بێ پێمان ناخۆش بێن ئەبێ بە نمونەی سادەت نمونە بێنینەوە قوتابیە خۆی کوشتووە پۆلی 12 هەتا نمرەی باش بهێنێ کە سەی هێنا لە هەموو مادەکانە پێ ناخۆشە لەم قۆناغی خوێندن بیگوێزنەوە بۆ تۆپ بۆ هەندەسە ئێمە ئاواتی بۆ خوازێ بێ خێری بۆ بکە ئەی کاتێک کە من حەقی خۆم لە ژیان تەواو کرد وە دڵنیابم پلم بەرزە و ئەلحەمدوللا خوام لێ ڕازیە ئەبێ ئاواتی بۆ بخوازم بیلالی حەبەشی لە سەرە مەرگا بوو ژن و مناڵ بۆی ئەگریان یان هاوار بۆ ئێمە فەرمی وا مەڵێن غەدەن ئەلقە الأحەبە محەممەدەن وەصەحبە ئێوە هاواری چیەکەن من بۆ لای پێغەمبەر و هاوڵانی خۆشەویستانم ئەڕۆم خەفەت بۆ خۆتان بخۆن ئێوە کەی دێن ئەبێ ئەم جوانیە بگێڕنەوە بە باسی مردن ئەم تێگەیشتنە بگێڕنەوە بۆ ناو تێگەیشتنەکانمان ئینجا مردن ئەبێتە شتێک ژیانی پێ جوانەکەین و مەترسیشی نانێن مامۆستا لەو ئاەتەیە کە باسی شەهیدت کرد ئەو پرسیارەم لا دروست بوو خی گەورە لە قورئانی پیرۆدا فەرمێ بسم الله الرحمن الرحيم ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم ئەمە چۆنە یعنی پرۆسی مردن بۆ کەسێک
کە لە پێناوی خۆیان شەهید دەبێت جۆرێکە بەڵام بۆ خەڵکێکی تر جۆرێکی ترە ئایا ئەگە پرسیارەکەوا بکەین هەموو کەس وەکو یەک ئەمرێ و ڕۆژی تەوا بێت چۆنەوە ئەگەر ژیانمان بەدەستی خۆمانە بڵێ چۆن بژین بەڵام مردن وەکو کاتەکەی وەکو لانە فیزیکیەکەی بە نەخۆشیە بە سیارەیە بە چییە ئەمە لای ئێمە نییە بڵێ بەڵام چۆنیەتی مردن لە ڕووە معنەویە فکریە معریفیەکەەوە ئەو شەر بەدەستی خۆمانە خوا فەرمێ وەلا تەموتونە إلا وأنتم مسلمون ئێوە بە مسلمانێتی نەبێ مەمرن یعنی تۆ جۆری مردنی خۆت اختیارەکەی جۆر لە ڕووی ناحوە هیزری و معنەویەکەوە ئایا من باش بم یا خراپ بم مسلمان بم یا نامسلمان بم ئەمە خۆم اختیاری ئەەکەم ئەو ئاەتەی بەڕێز خوێنتەوە دلیلە لەسەرەوەی کە مردنەکان وەکو یەکنین وە دلیلیشە لەسەرەوەی کە بە جیهێشتنی دنیا فەوتان و تیاچوون نییە ئەوە تا کەسانێک ئێوە بە زاهر بە چاوی سەر پێتان وایە ئەوە تیاچوونە لای خوا ئەوە ژیانی حەقیقیە حتا سێرکە لە سورەتی ئەلفەجر ئەفەرمێ كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى لكباسي ديمن قيامة بشانيا وفريشتاهاتون وإما الزندوبونتوا قال يا مروفالتشي يقول يا ليتني قدمت لحياتي ژیانی حەقیقی ئەوەیە مرۆڤ ئاواتە خوازێ خۆزگە شتێکم پێش بخستایە بۆ ئەم ژیانم وإن الآخرة لهي الحيوان يعني چی يعني ژیانی هەمیشەیی و ڕاستی و هەتاهەتایی لە قیامەتایە ئێرە مادام ئەبڕێتەوە کەواتە کامڵ نییە شتی کامڵ ئەوەیەک تەواو نەبێ کە نەبڕێتەوە کە محکوم نەبێ بە زەمان و بە مەکان قیامەت محکوم نییە بە زەمان و بە مەکان بە سنوورەکان بە پێوەرەکان بەڵکو هەمیشەیی و نەبراوە هەتاهەتاییە لەبەرەوە بەڵێ مرۆڤەکان ئەتوانن خۆیان جۆری مردنی خۆیان دەست نیشانکەن مردنی کەسێکیش بۆ کەسێک جیاوازی زۆرە زۆر باشە مامۆستا لە پرۆسی مردنە کە کەسێک بۆ کۆتایی بە ژیانی دەوە ناتوانێت بژی لەسەر ئەم زەویە ئەوەی کە ڕوو ئەدا چییە ئەلەو لە حەزاتانەیە باڵێن هەڵبەتە ئیسلام تەفسیری بۆ ئەم حاڵەت و ئەم ساتە وەختە گرنگە هەیە پێم خۆشە ئەمە وەکو ئەزانی چی وایە من لە دوورەوە سەیری خانەیەکەکەین زۆر بچووکە بەڵام وەکو قوتابیەکەی فەرموو من بۆ نمونە وتم لە چ بەشێکی خوێنی وتی وەڵا لە فیزیا و بەشی کارەباوشت بەڵام کە ئیتر ئەچیتە ناو هینێکەوە ئەم دەنکەوایرەوە نایتە دەرەوەات ساڵەکە تەوا بەبێر لە ناو وایرە یاخلیتەوە یان لە ناو ئەم گەردیلە یاخلیتەوە ینی ئەم لە حزەیەکی زۆر بچووکەمە لە سێریەکەین بە زۆر فراوانە کاتێک ئەچیتە ناوەم پرۆسەیەوە ئیسلام تەفسیر و قسەی لەسەر ئەم پرۆسە ساتە وەختە هەستیارە چی وێناکردنی مردن شتێکی ئاسان نییە لە ئاەتێکە خوای گەورە باسی حاڵەتی سەرەمەرگمان بۆکە حاڵەتی سەرەمەرگ مردنی کەسێک ئەفەرمێ ئێوە لەوێ دانیشتوون ئێوە لەوێ لە دەوری ئەو کەسە دانیشتوون کە لە نزیکی مەرگە وأنتم حينئذ تنظرون ئێوە سەیری ئەوەکەن ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون سەیرەکەن بەس نابینن چی نابینن خوا فەرمی ئێمە لەو کەسەی کە لە سەر مەرگایە نزیکترین تا ئێوە کە لە دەوریا دانیشتوون بەس ئێوە ئێمە نابینن زانایان تەفسیرە فەرمون ئێمە ینی فریشتەکانی ئێمە فریشتەکان لە دەوری ئەو کەسن کە کاتی مردن و کۆتایی ژیانی دنیایەتی لە حەدیثێکە هاتووە ئەم وێنایە ڕوونترە کاتەوە فەرمێ إن العبد المؤمن إذا كان في انقطاع من الدنيا وإقبال من الآخرة نزل إليه ملائكة من السماء بيض الوجوه كأن وجوههم الشمس يجلسون عند رأسه مد البصر على أوكس إيمان داريك كاتي سلمرجتي ماڵاوایی لە دنیا بکە ئەڵێ فریشتەکان دا ئەبارن لەسەری لە دەوری داعنیشن هێندە زۆرن ئەوەندەی چاو بڕ بکە
فریشتەکان لەوێ دانیشتوون اینجا فەرمێ دەم و چاویان وەک خۆر ئەدرەوشێتەوە چیان پێیە معهم كفن من أكفان الجنة كفني بهشتيان بيه وحنوط من حنوط الجنة عطر بوني بهشتيان بيه إن جابم كسألين أيتها النفس الطيبة وفي رواية المطمئنة أي أو نفسي بباكي جياي قشد قناغي اطمئنان ودام زراوي أخرجي إلى مغفرة من الله ورضوان وردرو إتركاتي لقاية كاتي بيقيشتنا بخوشويست عليه ئەمڕۆ حەلم لاشەیە هاتە دەرەوە وەک چی ئەڵە چۆن سوراحێک ئاوت پێیە دەمە و خواری ئەەکەیتەوە چەند بە ئاسانی ئەم ئاوە لەم سوراحێ دێتە دەرەوە ئەو ڕۆحە بۆ ئاسانیە لەو جەستە یەتە دەرەوە ئەمانش ئەیخێنە سەر ئەو کەفەنە و بۆنەکەی لێ ئەدەن و بەو ئاپۆڕا فراوانە لە ڕێو ڕسمێکی شکۆدارانە بەرزی ئەکەنەوە بۆ ئاسمان حتا حەدیسەکە فەرمێ بە هەر طبقەیەکی ئاسمانە تێپەڕێ فریشتەکەوە بنەوە ئەلن ڕەحمەتی خوارد لێبێ ئەم بۆ نەخۆشە کێیە ئەن ئەو فڵانی کوڕی فڵان ئەمە بۆ کەسانی کە خۆی پێدار ئەمە وێنای حاڵەتی مردنەکە ئاخر ئینسان هاتنە دنیای بەمەبەستە و لە دنیا تەرچوونشی هەر بەمەبەستە شتی بێهودە لە ئەمر و لە کاری خوایان نییە خوا ئەم گردونەشی لەبەر ئەمە دروست کردووە بۆی خۆی بناسرێ کێ بیناسێ مەخلوق بیناسێ دیارترینیان ئینسانە بۆیە ژیان و مردن زۆر مهمە لای خوا بەڵام ئەوەش بزانین دوو وێستگەی زۆر هەستیارن هیچ کامیان بەدەستی خۆمان نییە لە ژیانمان پرسمان پێکراوە بینە دنیا و نەم مردنیشمان پرسمان پێکرا نازانم چۆن پرسیارەکە بکەم کە وێنەیەک دروستکە ناتوانم بڵێم ئینسان بۆچی یەقینی بە مردن نیە وەکو یەقینی تەواو یعنی بە شتێک هەدوێت چاوت بێ یان کەمتر خەمە و لە غەفڵەت تا ئەژی یان بۆچی من دیمەنێکم بینی نانی چەندان ئەبوو بۆ کەسێک کە لە سێدارەیان دەدا کە ئیتر ئەمە یەقینێکی بۆ دروست و دوایان نان خواردنە ئیلا لە سێدارێت بڕوا بکە کە ئەتبینی نەت ئەتوانی بە ئیسراحەت سێریکی نەت ئەوێراوە دە سامای بێت بۆ چونکە تیکەکەی بێنە ئەگیرە ئاوا دەسی ئەلەرزی بۆچی ئینسان بەوەسم پرسیارکە بۆچی ئینسان هەموو کاتێک وانییە بۆچی وایە ئەزانی چۆنان یەکێک لە میهرەبانیەکانی خوا بۆ ئینسانەوەیە کە بیرچوونی لە ئینسانە دروست کردووە لە بیرچوونەوە خزمەتی گەورەیە کا بە ئینسان ناکرێتەوە هەموو ساتە وەختێکی ژیان وەک ئەو کاتە بێ کە چاوت لە مردوویەکە و ئەی خەنە قەبرەوە ژیانش بۆ خۆی شتە بۆی ئینسان لە جۆڵان نەوەستێ لە بەرنامە و پلان دوانەکەوێ ئەبێ مردن نەبێتە هۆکاری پەکخستنی ژیان ببێتە هۆکاری گەرم و گۆڕکردنی هەنگاوەکان بۆ جوانترکردنی ژیان لەبەر ئەوە هەندێک جار لە بێچوونەوە باشە هەمومان کەسی نزیک و ئازیز و خۆشەویستمان لێ مردووە ئەگەر سەراپای ژیانمان وەک ساتە وەختی وەرگرتنی هەواڵی ئەو مردنە بێ ژیانمان وێرانە بێ وتت هەندێک جار هەندەکەی تریشی خراپە مامۆستا غەفڵەت لە مردن غەفڵەت لە مردن خراپە ئەگەر وامان لێ بکات دنیامان هێندە لا شیرین بکا قیامەت و لەبیر بەرێتەوە ئەبێتۆ بە هاوسەنگی مامەڵەکەی ئیبن عومەر فەرمووی اعمل لدنیاک كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا ئەمە یەکسانیمان ئەداتێ هاوسەنگیمان ئەداتێ ئەم هاوسەنگیە تێک چووە لە ئێستا بەتەئکید تێک چووە ئەگەر تێک نەچوایە بەم حاڵە نەیەگەشتین کە هەر ڕۆژە بینەر و بیسەری جۆرە لە تاوان و جەریمەین کە ڕەنگە بە خیاڵمانە نەهاتبێ مرۆڤەکان هێندە مردنیان لە بیر چووەتەوە داهێنانەکەن لە تاوانکاری و لە خراپەکاریە مامۆستا بپرسم مردن دواکەوتن و پێشکەوتنی هەیە ئەمە پرسیارێکی گرنگە ئەم بابەتە ئاڵۆزە بەڵێ مشتومڕی زۆریشی لەسەر لای عولەمای ئەهلی کەلام قسەیان لەبارەوە کردووە ئەوەی کە بکرێ لە بەرنامەیەکی ئاوایە بوترێ وەڵامێک بێ و دەرگا بۆ هەندێک شتی خلافی نەکاتەوە ئەوەیە کەتر خۆت سەر پشک بە چیمان پێڵی ئەجەل مەحدودە ئەجەل مەحدودە ئەجەل دیاری کراوە بڵێ شاراوەیشە لە ئینسان ئەگەر ئەجەل معلوم بوایە ئینسان لە ژیان دەسەوسانە بوو
من بزانم کەی ئەمرم دانیشم بە دیاری ئەو ڕۆژەوە کە ئەمرم ئەزانم ئەمرم بە نازانم کەی ئەمرم ئەو مەجهولیەت و نەزانینە جۆرێک لە جوڵە بە ئینسانەدا کە بەردەوام بێ لەبەر ئەوە ئەجەل معلومە لای خوا مەجهولە لای ئێمە محدودە بەڵێ محدودە حەدیثمانەیە فەرمێ کاتیش دابەش کراوە تۆ کاتەکە چەندە حتا ڕزقەکە چەندە ئەگەر چی ئەمانە ئەگەر لێمان تێبگەن بینەرە بە ڕێزەکانمان تەوزیعی خوا بۆ ڕزق و بۆ ژیانی ئینسان لەسەر ئەساسی ئەوە نییە کە ئیجباری بکە هەر ئەوە هی تۆیە هەر ئەوە تۆی بەڵام لەسەر ئەساسی علم و زانینی خوایە نەک ویست و ئیرادەی خوا خوا علمی هەیە چونکە خوا لە سەروی زەمان و مەکانەوە لای من و تۆ ئەمڕۆ بەیانی هەیە لای خوا زەمن یەکسانە وەستاوە لەبەرەوە من ئەگە 50 ساڵی تریش بژیم خوای گەورە ئاگای لەو دوی 50 ساڵەکەشە بە چی ئەگەم چی ئەەکەم لەبەرەوە لە دوای ئەوەی کە خوا ئەزانێ من چی ئەەکەم ئەوەی نووسیوە نەک ئیجبارم بکە ئەبێ وا بکەم بە ئەم قسەیە بکەم تۆزە قسە تێگەیشتنی خوا ئێمە ئەوە ناکەین کە خوا نووسیوێتی خوا ئەوە ئەنووسێکە ئێمە ئیکەین دوشتی جیاوازن ئێمە مەجبور نین مجبەر نین ناچار نین ئەوە بکەین لەسەرمان نووسراوە بەڵکو اختیارمان هەیە بەڵام خوا ئەوە ئەنووسێت کە خۆمان بکەین ئەمە جوبلەیە کە ڕەنگە ئاسان مەفهومەکە تەوزیعی زیاتری بچونکە ئەمە بابەتێکی خۆی فراوانە ئیجبار و اختیار لە دینە لەبەرەوە بابەتی مردن لە غەیبیاتە قەدەر لە غەیبیاتە قیامەت و زیندووبوونەوە لە غەیبیاتە غەیبیات پێویستی بە چییە پێویستی بە دەقێکی صحیحی صریحە بۆ سەلماندن و قسە لەبارەوە کردنی لەبەرەوە هەرچی لە جزئی ئەحکامی غەیبی بوو ئەبێ بە ئایەتی قورئان یا بە حەدیثی متەواتر ئێمە بتوان یەکلایی بکەینەوە ئەم بابەتێکی علمیە لەبەر ئەوە ئەوەندەی واضحە لە ئێمە دیارە مردن حەقیقەتە هەیە ئەی چێژین ممارەسەی ئەەکەین ئەبێتە هۆکاری جوانکردنی ژیانمان قۆناغێکە بۆ نقلبوون بە ئاراستەی بەرەو کەماڵ حرەکەتکردن ئێمە لە نەبوونەوە هاتنە ڕەحەمی دایکمان لە ڕەحەمەوە هاتینە دنیا لە دنیاوە ئەچینە بەرزەخ لە بەرزەخەوە ئەچینە مەحشەر لە مەحشەرەوە ئەچینە بەهەشت خۆ بە مردنی ژێخە تولاش لە بەهەشت قۆناغی تر لێ پێشە عەدەم ئەوە نەبووە وجود لە ڕەحەمی دایکمانن ژیانی دنیامان ممارەسە و مەسئولیەت و تەکلیف و ئەمر و نەهی ئێرەیە دوای ئێرە دیسانە چینەوە دۆخێکی تر بەڵام ئەمر و نەهی تیانە بەڵکو چاوەڕوانی و ئامادەکاریە بۆ نەتیجە دنیا عالم الئەسبابە قیامەت عالم النەتائیجە عالم الجەزایە لەوێ نوێژ نەماوە لە قیامەتە نوێژ ناکەین ڕۆژوو ناگرین زەکات نادەین ئەرک و فەرمان جێبەجێ ناکەین پاداشت وەرەگرینەوە لەبەر ئەوە طبیعەتی ئەم شتانە وەک خۆی لیان تێبگەین مردن ئەو ئاڵۆزەی نامێنێ ئەو مەترسیی نامێنێ ژیانمان تاڵ نابێ بەڵام حەدیثمانەیە فەرمێ ئوذکوروا هاذیمە اللەذات ئەڵێ ڕووخێنەری چێژەکان بیاتکەنەوە مەبەستی مردنە یعنی ئەو چێژەی کە لەسەر حرام و گونا بیناتناوە کەسێ لەسەر ماڵی خەڵکی خۆی تێرەکە لەسەر لە شولاری ئەم و ئەو خۆی پێ ئەگەیەنێ و مەنسەب بۆ خۆی پێیاکە ئەڵێ ئەو چێژە چێژێکی کاتیە بە بیری مردن هاڕەکە و ئەڕوخێ ئێوە بیری مردن زۆر کەنەوە تا دەستان نەچێتە ماڵ و سامان و خوێنی خەڵکی ماسە لە قورئانە هیچ زیکر و باسی کەسێک کراوە با بڵێ یا لە فەرموودەیە بەسەرەن هاتبێ کە ویست بێتی نەمرێ و مردن شکستی پێهێنابێ یان زانم بە جۆرێک بێتی نەمرێ بەڵام قورئان هەندێک نمونەی تایە وەڵامە بۆ پرسیاری کەسێک کە لە مردن تێناگا وەکو پیاوێک لە قورئانە هاتووە بەخۆی گوێ درێژەکەیەوە بە ئاسەواری ئاوەدانیەکی کۆنا تێئەپەڕن دێکۆنەیەک وێرانەیەک دیوارەکان ماون و قەبرستانێکی گەورە لەو لاوەیە و ئەمە شوێنەواری قەدیم ژیانی تا بووە هەر لە خۆی ئەنا یحیی هذه الله خۆ ئەمە چۆن زین و ئەکاتەوە ئەڵێ هەر لەویا بۆ وەڵامی پرسیارەکەی ئەو بۆ تێگەیشتن هەموو مرۆڤایەتی بێتە مادەیەک بۆ دەرس و پند وەرگرتن ئەڵێ فەئەماتەه الله 100 عام خوا 100 ساڵ مراندی بچۆرە سووڕی نەبوون خواردنیان پێ بوو خواردنەکە لەوجە شیر بوو بێ
میوە بووە خواردنی گەرمی ناو منجەڵەکەی بووە ئەڵێ دوایەوە کە هەستایەوە خەبەری بوویەوە خوا زیندوی کردو وتی دەستێری گوێ درێژەکە وکە فانظر إلى الحمار كيف ننشزها ونكسوها لحمة بزان ئسقانەکانی چۆن یەکەگرنەوە و چۆل گۆشتی بە بەراکەینەوە وەکو خۆی هەڵێسەینەوە اینجا سەری خواردنەکەی کە لەمێتە سەنە خواردنەکەش بۆی نەکردووە تامی نەگۆڕاوە ئەمە دەسەڵاتی خوای پیشانیە ئاخر لە هەر سەردەمێکە شتێک ئەبێتە گرێکوێرە ئەبێتە ئاڵۆزیە لە بەردەم پرۆسەی بیرکردنەوەی مرۆڤەکانە خوای گەورە تەدەخولەکە لە پێناو بەرچاڕوونیدان بە ئینسان و خستنەوە سەر مەسارە ڕاستەکە لە سەردەمی ئەسحاب الکەهفە ئینکاری هاتنی قیامەتیان نەکرد خوای گەورە ئەسحاب الکەهفی چی لێ کرد بەو قسەیە کە مەشهورە بەڵام ئەوەی کە زۆر ورد و جوانە ئەوەیە ئەسحاب الکەهف چیان کرد ئایا توانێت ئەو خەڵکە هەموو ئیمان پێبێنەوە و بیان خەڵەوە سەر ڕێگاکەەوە ئیش ئێمە نییە ئیشی تۆدانی چییە هاتنە سەر پێیە قیام بکە وەرە مەیدان هەر ئەوەندە گۆمەکە و شڵەکان ئەوی بەخوا بسپێرە إذ قاموا فقالوا ونيا وربطنا على قلوبهم ضليان آمادبو إذ قاموا قيام يعني كرات ميدان فقالوا وتيان ربنا رب السماوات والأرض عقيدة خوان إعلان كد قوم كيان شلقان قصوا باس أخسلامكم ألقى خوا فرميتي يشم بيون يبتم خون سيصو وانتصار خوان دني با إنسان وانا زاني أو أتوان ديني خوا سرخا تو هرچخ ما خكليه أو تري عادي خوايا تو ورب ميدان وقيامك أو تري بخوا بسبيرا دوای سێ ئەوەندە ساڵ کە زیندوو بوونەوە بوونە ئاەتێک بۆ جارێکی تر زیندووکردنەوەی ئیمان بە قیامەت و مردن لای ئەو کۆمەلگایە دوای ئەوش مرادنیەوە تەواو پەیامەکە گەیشت ئەو کەسەش ئاوا بوو دوای 100 ساڵ هەستایەوە وەڵامی پرسیارەکەی خۆی وەرگرتەوە بەڵام بوو بە مادەیەک بۆ پند و ئامۆژگاری بۆ هەموو ئومەت ئەوە لە قورئانە تەڕح کراوە هەتا قیامەتی مە خوێنینەوە ئەوانش کە لەگەڵ نوحانیانەوی سەری باڵێن ئەوە بکەون کەشتێکە بکەون و یانویژنە سەر شاخی وای ڕێکڕەکەی بوو ساوی لە الجبل يعصي من الماء من سوسر شاخەکە لە ئاوەکان پارێزێ فەرمی کوڕم لا عاصم اليوم من أمر الله ئەمڕۆ دەربازبوون لە فەرمانی خوا نییە وای ڕاست وحال بينهما الموج فكان من المغرقين شەپۆ لەگات و غەرق بوو ئەمری خوا کە هات ئەمە کوڕی کێ و ئەوە چێنا ئەوە پێوتە سونەن پێوتر یاسای گەردوونی ئەو یاسایە تەحەکومەکە ئیتر ئینسان و فڵان و ئەو مەطرح نییە یاسا ڕێڕەوی خۆیەگرێ و ئەمری خوا جێبەجێ وابزانم جەدەلێکی زۆریش هەیە لەوەی کە ئینسان ڕۆح لە جەستەی مرۆڤ کاتێ دێتە دەرەوە بۆ کوێچێ چۆن مامەڵە ئەکا چۆن لێک جیابنەوە ئای دوایی پێکەگەنەوە یانە بە کورتی ئەکرێ پێمان بڵێ ئەم ڕۆح و جەستەیە چۆن لێکدا بڕێن چەند لێکدا بڕێ بە عەرزەکەم ئەم بابەتە وەکو وتم بابەتێکی غەیبیە شتی غەیبی بە پێم وایە و لەوانەیە و وا بۆی ئەچم قسەی لەبارەوە ناکرێ شتی غەیبی ئەبێ خاوەنی غەیب قسەی لەبارەوە بکات کەواتە ئاەتی قورئان حەدیثی پێغەمبەر وایە لەبارەی ئاەتی قورئانەوە مەسەڵێکی لە شتە غەیبەکان باسی قیامەتە ئەمە پرسیاری خەڵک بووە يسألونك عن الساعة أيان مرساها ئەو خەڵکە دێن يسألونك فعل مضارع يعني بەردەوام ڕۆژ و دوو ڕۆژ نا بەردەوام ئەپرسن ئەرێکەی قیامەت دێ خوا بە پێغەمبەرە فەرمێن نەکەی لە خۆتۆ قسەی لەبارەوە بکەی فيما أنت من ذكراها حتى تۆیش باسی قیامەت لای تۆ نییە باسی قیامەت لای پێغەمبەر نییە لەکوێیە إلى ربك منتهاها لای خوایە باسی قیامەت لای خوایە ئێ مردنی بەشێکە لە قیامەت حەدیثێکمان هەیە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم أن من مات قامت قیامەته هەر کەس مرد قیامەتی ئەو هاتووە ئەی قیامەت یانی تەواوبوونی دنیا ئەی بە مردنی من دنیای من تەواو بوو بە مردنی هەر کەس دنیای ئەو تەواو بوو کەواتە قیامەتی بچووک لەسەر ئاسی تاکە کەس دەستی پێ کرد مردن چۆنە ئەبێ ئاەتێک یا حەدیثێک باسی بکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لەو حەدیثەی پێشتر خوێندمەوە لە کاتی سەرە مەرگا و فریشتەکان دێن و لەو لاشەوە فریشتەی زەحمەت و عەزابیش دێن بۆ ئەوانەی کە ڕۆحی خراپیانەیە وأن العبد الكافر وفي رواياتنا الفاجر إذا كان في انقطاع من الدنيا تأخير حدسك ئەڵێ وەکو وتم ڕۆح و جەستە یەکیان گرت ژیان دروست بوو ئەم دوانە لە یەک جا بنەوە مردن دروستە بێ
مردنیش فەوتان و تیاچوون نەبوو نەقڵ و گواستنەوە بوو لە قۆناغی بە قۆناغێکی تر ڕوح ئەچێتەوە بۆ شوێنی خۆی ڕوح نافەوتێ ئەوە جەستەیە ئەفەوتێ ئەچێتەوە ناو گەڵ و ئەبێتەوە بە گەڵ ڕوح ئەچێتەوە بۆ عالەمی خۆی ناچێ بە جەستەیەکی تر ناچێت بۆ جەستەیەکی تر ئەمە تەناسخی ئەڕواح و فەنافی فولان و ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە هەمووی خوڕافاتە هەمووی قسەی بێدەلیل و بێبەڵگەیە هەرچی ئەمە قاعدەیە بۆ بینەرانی بەڕێز هەموو مسلمانێ ئەمە وەک ناوی خۆی بزانێ هەر پرسێ پەیوەست بوو بە غەیبیاتەوە لە عالەمی غەیب بوو ئللا ئەبێ یا ئاەتی قورئان باسی بکە یا حەدیثێک صحیح بێ مؤکد بێ ئەمە لە پێغەمبەرەوە هاتووە غەیری ئەم دوانە هیچ کەس بە بۆچوونی خۆی ناتوانێت سەرەدایەکمان پێ بڵێ لەبارەی غەیبەوە لەبارەی غەیبەوە مردنش غەیبە بۆ توێچێ ڕۆحەکە بەرزەبێتەوە بۆ لای خوا حەدیث سەفەری بەرزەبێتەوە چێتەوە بۆ ئاسمان فریشتە پێشوازی لێ یەکەن ڕیوایەتێکە یاڵێ ئەگەڕێتەوە دوایی ئەچێتەوە ناو جەستەکەی بەڵام کەی ئەوەش دیار نییە الله ئەعلەم ئەو کاتەیە کە خوا حەشر بەرپاکا و مرۆڤەکان لە قەبرەکان دێنە دەرەوە ئەو کات ڕۆحەکە دێتەوە بە ناو جەستەکە و یا چەند ڕۆژێک هەر ئێستا دوایەوە کە حتا ئەوەی کە ئێمە مردوویەکمان لەبەردەسایە شۆردوومانە و نوێژمان کردووە و چاوەڕێیەکەین قبری بۆ هەڵکەنین 3-4 سەعات چاوەڕێیەکەین جاری وایە شەو تا بەین دانیش و بانێ بن بۆ سەر قەبران لێ مامۆستایەکی وەکو من دەسەکا بە تەڵقینکردنی ئەنتە المەیت وأنا ألقنك وأنصحك فاستمع لما أقول لك رحمك الله ئەمە بۆ مردووەکە نییە بۆ چونکە مردووەکە لەگەڵ یەکەم لەحزەی جابوونەوەی ئەو ڕۆحە لەو جەستەیە ئیتر طبعا ڕوح ڕوبەڕووی پرسیارەکانی دوای مردن ئەبێتەوە نەک جەستە ئەو ڕۆحە چۆ بۆ شوێنی خۆی لەوێ حساب و کتابی لەگەڵ کراوە ئێمە نەمان ناشتەوە حسابی خۆی وەرگرتووە ئەی ئەم تەڵقینە بۆ چێ بۆ زیندوەکانە وەک بڵێ دیوار ببیسە و پاسار لەگەڵ تۆمە یانی ئەم خەڵکە دەرسێ لەمە وەرگرن باگا بێنەوە وئیلا ئەو چوە حساب و کتابی خۆی لەگەڵ کراوە پرسیارەکانی خۆی وەرگرتووە ئیتر وەڵامی پێبوو بەیان نا خۆی و دیوانی خوا جەزاکم الله خێر مامۆستا دەرفەتێک بم مامۆستا بەڕێزانش بدەین بەوەی ئەگەر کۆمنتێ قسەیەک پرسیارێکیان لەسەر مردن و بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی بۆ جەنابی دکتۆر و جەنابی مامۆستا بۆ و پرس و بابەتە زۆر بە سوود و بە پێزانی کەوروژانتان باستان کریسفاتی زۆرمان کە من لای خۆم کۆمەڵێک نوت و تێبینی و پرسیارم نووسی و بەڵام یەک دانیان هەڵبژێرم بیکەم پرسیار لە قورئانی پیرۆز و لە ناو فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لە ژیانی هاوڵان و پێشینانی ئێمەیە زۆر باسی مردن هەیە و مردن جێپەنجەی زۆر دیار و ئاشکرای هەیە لە ژیانیانە تەنانەت ئەو هاوڵانەی کەوا توانیان زۆر شوێنی سەرزەوی کۆنتترۆلکەن ئەوە نەبێ مردن دووری خست بنەوە لە ژیان بەڵام توانیان زۆر شوێن لەسەر زەویە کۆنتترۆلکەن کە دەوڵەتی زلهێز و گەورەش بوون مردن لە ژیانیانە زۆر دیار بوو زۆر کاریگەری هەبوو هانیدان و بەرەو پێشی بردن ئێستا لە ژیانی ڕۆژانی ئێمەیە پرسی مردن کە ئەو نەپانتەیەکی فراوانی هەیەوەکو جەنابی دکتۆر باسی کرد چۆن ئەو گرنگیە بگێڕینەوە بۆ ژیانی خۆمان لە ڕێی مردنەوە چی بکەین بۆ ئەوی مردن ئەو کاریگەری خۆی هەبێت دەستخۆشم مامۆستا شتی جوانیشی بیرخستمەوە ئەم وروژاندنە سێری سەحابەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم هەوڵیان داوە بۆ ژیان دنیایان فەرامۆش نەکردووە یەکی چەند ژنێکیشیان هێناوە دنیا و دەستکەوتەکانی و ماڵ و باخ و ئەمانەیان فرامۆش نەکردووە بەڵام هەمویان بە هۆکار و ئامراز زانیوە بۆ ئامانجێکی گەورە کە بە دەستێنانی ڕەزامەندی خوایە لە قیامەتە ڕۆژێک ئەم چوار هاوڵە بە یەکۆ دانیشتوون پێشەوایانی ئێمە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی باسی مردنەکەن پێشەوە ئەو بەکرە فەرمی المەوت باب وكل الناس داخله يا ليت الشعر بعد الباب ما الدار مردن دەرگایەکە و خەڵک لێوەی ئەچ لە ژوورەوە خۆزگە ئەمزانی ئەو دیوی دەرگاکە چییە
پێشەوە عمەرە فەرمی الدار دار نعيم إن عملت بما يرضى الإله وإن خالفت فالنار ئەو دی دەرگاکە یا بەهشتە و ناز و نیعمەتە ئەگەر خوات ڕازی کردوێ یا جەهەنەم ئەگەر پێچەوانە ئەو هاتبی. پێشەوە عوسمانە فەرمێ هما محلان ليس للمرء سواهما فاختر لنفسك أي الدار تختار. دوو جێگەن زیاتر نییە خۆت یەکێکیان هەڵبژێرە. پێشەوە عەلیە فەرمێ ما للعباد سوى الفردوس منزلة وإن هفوا هفوة فالرب غفار. بەندەکانی خوا جگە لە فردەوسی باڵا شوێنەتر مەسکن و ماوای ئەوان نییە. ئەگەر بە گاگۆڵ کێش بڕۆن خوا لێبوردەیە و ئەیان گەێنێ بۆ ئاستە. ئاوا مەرگ لە ژیان ئەوانە حزوری هەبوو. پێشەوە عوسمان ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک لەسەر قەبرانە بێ دیارە کەسێک بە خاگە سپێرن زۆر ئەگرێ فرمەتی زۆر بە چاوێتە خوارەوە ئەڵەن بەردەمی خۆی تەڕ کردبوو وتیان بۆ ئەگری فەرمووی لە پێغەمبەرم بیستوە صلی الله عليه وسلم فەرمووی ئەم قەبرە ئاخر منزڵی دنیا و یەکەم منزڵی قیامەتە هەر کەس لێرە ڕزگار بێ ناڕەحەتی لەمە دوا نابینێ و هەر کەسیش لێرە گرفتار بێ خوا ڕەحم بە ئەو دیوی بکە. ئەمان ئەهلی حاڵ بوون ئەهلی دڵ بوون بە واقعی لەگەڵیا ژیا بوون ژیانی دنیایان ئەویست بەڵام بەو ئاستەنا تەوازنیان لێ تێک بدا. پێشەوە عومەرە فەرمێ من سەرسام نیم بە کەسایەتی کەسێک کە هەر هەوڵی دنیا ئەدا وەک سەرسام نیم بە کەسێکیش کە هەر لە بیری قیامەتایە و دنیای فرامۆش کردووە. هیچ کامیان بە مەردی مەیدان نازانم لای من مەردی مەیدان و پیاوی گەورە ئەو کەسەیە پیاوی دنیایشە و پیاوی قیامەتیشە. ئەبێ هەردووکیان پێکەوە کۆکەینەوە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. لە جوانیەکانی ئەم ئیسلامە کۆکردنەوەی هەردوو پرسەکەیە پێکەوە لە ژیانی ئێمەیە چ باسی دنیا و چ باسی قیامەت. جزاكم الله خيرا. تۆ پرسیارت هەبوو برا؟ بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەستی جەنابی دکتۆر و جەنابیشتان خۆش بێ بۆ ئەم بابەتە. پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئایا دوای مردن عەزابی قەبر هەیە یان نییە؟ وەکو ئاەتێکە خوای گەورە لە سوورەتی غافر دەفەرمێ النار يعرضون عليها غدوا وعشيا بەیانیان و ئێواران و چەندین فەرمودەش هەیە کە باسی ئەوە دەکات لە بەیانیان و ئێواران کەسێک ئەهلی بەهەشت بێ مەنزڵگەی خۆی دەدینێ و ئەهلی دۆزەخیش مەنزڵگەی خۆی دەدینێ. ئایا مشتومڕی زۆر هەیە عەزابی قەبر هەیە نییە؟ بەڵام ئاەتەکە دەفەرمێ النار يعرضون عليها غدوا وعشيا هەموو بەیانیان و ئێوارانێک. دەست خۆش. ئەو پرسیارە یەکێکە لە ئەو پرسیارانی کە جەدەل و ڕاجایی زۆری لەسرە. ئەگەر لای هەندێک ئەو ئاەتە بەڵگە بێ لەسەر ئەوەی کە ئەوە باسی قەبرە هەندێک کەمتر نەبن لە ژمارەی ئەمانەی کە ئەو بۆ چوونیان هەیە زیاتر لەوانژەڵ باسی جەهەنەمە و باسی قەبر نییە قۆناغی دواترە. زۆرێ لە زانایان پێیان وایە بینا لەسەر ئەو ئەحادیسانەی کە بەیانی عەزابی قەبرەکەن پێغەمبەری خوا فەرمێ اللهم إني أعوذ بك من عذاب القبر وانە ئەڵێ هەر ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە هەیە. بەڵام هەندێک کە ئەڵێن عەزابی قەبر نییە چۆن وەڵامی ئەمە دەنەوە؟ ئەچن بۆ ئاەتەکەی سوورەتی یاسین ئەفەرمێ چی؟ کاتێکە لە قیامەتە مردووەکان زیندوو ئەکرێنەوە کافرەکان ئەڵێن من بەعەسەنا من مەرقەدینا. مەرقەد یعنی چی؟ یعنی ئارامگا شوێنی ڕاکشان و خەو و ئیسراحەت. ئەڵێ چێ ئێمەی لەم خەوە خەبەر کردەوە لەم ئیسراحەتە ئێمەی بێدار کردەوە و زیندوی کردینەوە؟ ئەگەر ئەمان بەیانووی ئێوارە مە کافرەکانیشن قسەکەسی کافرەکانە ئەگەر بەیانی ئێوارە لە عەزاب و ناڕەحەتی و ئەشکەنجەیان ئەی چۆن ئەڵێ مەرقەد چۆن ئەڵێ مەکان الڕقودی وەلیستیراحە؟ ئەوانەی کە پێیان وایە عەزابی قەبر نییە ئەمایەتێکەنە بەڵگاڵێ ئەگەر عەزابێک هەبوایە ئەوان خەبەریان لێ ئەبوو خۆیان مستحق بوون.
لە ڕووی منطق و بەڵگەیشەوە ئەڵێن ئاخر هێشتا قۆناغی قەبر حیساب و کتاب دەستی پێ نەکردووە هێشتا ئیسبات نەبووە ئەم شخصە متهمە یاننا ئیتر بۆچی پێش محکەمە عەزاب بدرێ لە ڕەحمی خۆشەوە دوورە بەڵام ئەم بابەتە لێرە یەکلایی نابێتەوە بابەتێکە مشتومڕی لەسرە بابەتێکە جیاوازی ڕاو بۆ چوونی لەسرە ئەوانەی کە دەست بە حەدیسەکانەوە ئەگرن ئیسباتی بوونی ئەکەن ئەوانەی کە دەست بە ئەو ئاەتە و چەند ئاەتێکی تریشەوە ئەگرن ڕەئی نەبوونەکەی زاڵەکەن بەڵام لە کۆی هەمویان من ئەم قسەیەکەم ئەگەر عەزابی قەبر هەبێ بۆ مسلمان نییە لەبەرەوە ڕجاءن مسلمان لە عەزابی قەبر نەترسێ کێ مستحقی عەزابە بە ئەو بترسێ ئێمە بۆ بترسین جەنابتان ئەگەر قسەیەکتان هەبێت بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی بۆ جەنابی مامۆستا و سپاس بۆ ئەی و بەڕێز بۆ ئەم بەرنامە جوانە خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بات زۆر سپاس پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئێمە کە عادەتەن ترسمان لە مردن هەیە و بابەتێکە بەردەوام لە یادمانایە ئایا ئێمە چ جۆرە ترسێکمان هەبێ ترسێکی مەحموود و باش یاخود مەزموم و خراپ ئایا ئێمە لەم بابەتەدا وەسەڵتیەت دە ترسی مردن چۆنە چۆن لە مردن تێبگەین ترسمان بۆ مردن چۆن بێ بالفعل ترسی ئیجابی هەیە و ترسی سلبی هەیە ئەرێنی و نەرێنی ترسی زیاتر خەڵک لە چی ئەترسێ لە خودی عملیای مردن ئەترسێ ئەترسێ چوزانم تووشە حادسەیەک بێ ئەترسێ ئازاری زۆر بچێژێ ئەترسێ ئەمە خراپە ئینسان دائیمەن پێشبینی بۆ مەترسی نەکا باشە مەڵێ ئەترسم ئەمڕۆ تووشە حادسێکی سیارە بم بیر مەکەرۆ لەوەی کە ئەمڕۆ بکەوی قاچە بشێ بەلای ئەوەیان مەڕۆ کە ئەمڕۆ تووشی زەرێکی گەورە ئەبی نا تەفاعل بالخەیری تەجیدوه چاوەڕوانیشتی باشکە تەنها وریای خۆت بەوتەوە وریا بە حەزت جایە دائیمەن تۆ بە بەرنامە و پلانێکی جوان بە ڕێوڕسمێکی دروستی ژیان بکە ئیتر هەرچی هات بەخێر بێ لە فیزیکی مەرگ نەترسین چی ئەبێ بەڵام ئیجابیەکەی ئەمەیە ئەرێنیەکەی ئەمەیە ئێمە لە چوونە حزوری خوا بترسین ئەگەر توێشومان پێ نەبێ ئەگەر کاری چاکمان ئەنجام نەدابێ ئەگەر ئەرکی عەبدایەتی خۆمان بەجێ نەهێنابێ ئەم ترسەیان ئەوە یەکەمیان لە جۆری مردنەکە بترسی دایم قەلق و ڕاڕا و بێزار و بێتاقەتی لە ژیان بەس ئەوەی دووەمیان کە ئەترسی بەدەستی خاڵی نەگەڕێتەوە دیوانی خوا دایم ئیجابیانە مامەڵەیەکەی هەوڵە دەی ئینتاجی هەبێ خزمەتی هەبێ بەو جۆری کە توێشوێکت پێبێ بە ڕۆسووری بگەڕێتەوە بەلای خوا جزاكم الله خير جنابي دكتور تەها زەڵمی پێشنێژ و تەرخێنی مزگەوتی شەیدان لە سلێمانی خۆی گەورە پاداشتان باتەوە بابەتێکی جوانتان باس کرد کاتمان گرتن داوای لێبوردنێکی نەزیێتماندا دەستان خۆش بێخۆ سپاس بۆیەوەش کە لەگەڵمانە ئامادەبوونە مەڵقی بەرنامە خۆی گەورە ئینشاڵڵا بیکاتە توێشوو دەستخۆشی بۆ بینەرە عەزیز و خۆشەویستەکان تا دواساتەکانی بەرنامە لەگەڵمانن شەوانە و بۆ هاوکارانم زۆر سپاسیان دەکەم ئەزیەتیان کێشە تا بێگەیشتنەوەیکی تر ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی نهانی قورئان بەخواتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه